معجزە. 4 ساڵ لەمەوبەر بووم بە خوێندکاری زانکۆی نێودەوڵەتی قەیوان. بەشی ئەندازیاری پرۆگرامسازیم تەواو کردووە. زانکۆی نێودەوڵەتی قەیوان تاکە فرانچایزی زانکۆی مالیزی UTM و UITMە. لێرە خوێندن بە شێوازێکی ستانداردی نێودەوڵەتیە. زانکۆی نێودەوڵەتی قەیوان هەمیشە پاڵنەرم بووە کە تێیدا بەشداری چەندین چالاکی جۆرەجۆردا بکەم و هەمیشە پشتگیریم بووە لە بواری ئەکادمی و چالاکی جیاوازدا. باشترین ئەزمونم بریتی بوو لە ئەندۆفل ترینینگ کە لە ساڵی کۆتاییدا وەرم گرت کە هەلی کارکردنە بۆ ماوەی 5 مانگ. ئەزمونێکی باش و جیاواز بوو کە لە هیچ زانکۆکانی تردا نمونەی نییە. تەواوبوونم لە زانکۆ دەرفەتی وەرگرتنەوەم هەبوو. ئێستا وەکو VP ئەدمین ئەسیستەنت کار دەکەم. بەرپرسیارم لە پێشکەشکردنی پشتگیری بۆ یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی و خوێندکاران. و هەمیشە بەردەوامە بم لە بەرەوپێچوونی ئەزموونی خوێندکاران لە بواری جیاوازدا.